نمونەی دەوڵەتی علمانی فاشل بووە لە ناوچەکەیە، نمونەی دەوڵەتی ئیسلامیش فاشل بووە لە ناوچەکەیە، چکم هیچیان نانێش دەوڵەت ببێ بە دەوڵەت. خطاب یا ئیسلامیا وەک گوتار تبینی تونێ نەتەوایەتیە تێدا بچاکی کێمە. يعني هلا شعبد الله نهري بوشا محمود وبوشا سعيد وبوشا عبد السلام برزاني وحتى قاسم محمديش يعني قومي إسلامي يكيتي بارتي خوز قد صلاة بنا لنا خوينا أوان كيشان لنا خوينا زورترا وقل سلطة ومعارضة پشبندیک و پشخانک اسلامی آینی بو مسئله روایتی دام بنتهوای و بنتهوا کرد و بنتهوایتیه مهی آن يعني إما عندي شعاري قوي مع الناس أي الرقيب وبيشمرق ومثل حكم ذاتي وهين وأرز أو يستعد قومي ونيا من دعامة كرد أوات مخواست بون مني قرتو إسلامي كردستان وعدالة وتنمية تركيا چا بو کتوش نبوید چپ دبوا اسلامی قومي إسلامي ديمقراطي أبي أمس اشتا سي بعدي سي رهندي هويتي وطني إما بيك بينن بيم ويا خزمتك زور جوراكي وإما نقصي كي جورية لفكر وحركي قومي كردي. سلاو و رز گلی بینران بابت اسلام و سیاسی کردستان بابت که کیرو دیرو دریجه صادنو تا خلکی هرما کردستان و پترجی بسلمانن و زربه یا باجرا و گندا و تا خانجی مزگفت گان دو مزگفت پتر لهنه لحدانی که افجنگه ها حوصا هاریکر و یا هاریکار بو بلاوون هزرک اسلامی یا زور و گهشنایب دست حالات گلک یا معقوله بس پاچه اوهانه نریدوه اوه بو چی ری ندوه هر اسلامی الکردستان چه لوازی هنه هر اسلامی الکردستان چه ناکوکی و چه هزر و بیر هنه گیردای وجک وکرنا آین و سیاسته هر رولوا چاو بو اوکی اپوزیسیون و چاو بو هکو دست حالات دا هر وا چه آریش سرکی هنه و چه هزر سرکی هنه گیردای دموکراسیته و بابتت نتوایی چاد بینن اف همی بابتت هنه مخر وکرینه و الگل میوانه که زیده عزیز دکتر ابوبکر کاروانی نویسر و سیاست مدار مگنگشه سر کرینه که بزور سپاسی و ام میوانت وین المالاوی السلیمانیه دا خوازا دمک خوش و بمفا بوهوت خوازم دکتر توی باشی بسلامتی خیراتن سرچاوا ممنون سپاس یادت که این بوی مهوانداریه ام میوانت این السلیمانیه بخير بن لبادينانو يلاك ممنون باديناني خوشويست يلاك ممنون دكتور تو چت كي حول عيشتا دكتور اما باشن خريكي شكي خوماري نخوانينو وانوسينو قساكينو رأي دينو بيشنيار دينو بروجه بيشكشكينو خما خوينو خونه بينينو حتى دوای بله دكتور تو حتی کنگی بردام بیشتر نویسینه خواندنه حتى مردن حتى روجه توانين حتى چاوماني شكا حتى دسماني شكا بله او پیامیه میل جیان مانا و نویسین دکتر نویسین و کار کردن سر هزاره گرینگ تره آنجی سر و رفتار سیاسی بید چکی گوهرین آدرس رفتار سیاسی در کویدن یا ملموس هر دو کان گرینگن اکره لکاتو شونی جوازی هبه لشتکانا بو یکی تری جوازی هبه یکی بتوانه بیرمند بی مفکر بی استکی فکری بالای هبه هنده جار بو جورات وانه کاری گرتر بی اتوانه پروژه پیشکش که چوارچوی فکری پیشکش که بو سیاسیکان بو نوکان بو کۆمەڵگایە بۆ نەتەوەیەک گرنگ قسەکردنی لەسەر ڕەفتاری سیاسی یا ئیشکردن لەسەر ڕەفتاری سیاسی یا تەرجەمەکردن و وەرجێڕانی فکری مفەکر بۆ سەر ئەفکاری سیاسی و کارکردنە سەر ڕەفتار و بیرکردنەوەی جەماوەری ئەویش گرنگە یعنی بەزمەرج نییە هەموو کاتە یەک کەس بیکە ئەکرێت دوو کەس بیکە هەندێک جاریش مفەکر خۆی بێ بە سەرکردەی سیاسی بە تایبەتی لە کاتی ئەزم و قەیرانەکانە لە ڕووی زانستیەوە ئەبێ سەرکردەکان منەزیر بن بۆ ئەوەی کە ئەو بنبەست و ئەزمەی کە تووشیان بووە وڵاتەکە تووشی بووە ئاسۆ ئۆفقی تازە بکەنەوە بەڕوویە و بتوانن تەنزیر بکەر بۆ دۆخێکی نوێ لەو داخراوی و بازن داخراوی وڵاتەکە تێکەوتووە دەریبێنە تو وێت سەرکردێت یەت کوردی داد بینی بزەوە ڕزگاری خۆزیۆ کوردی ئەوەتانی کە کەرەم کردی کۆ خۆت منازڕ بن هەندێکیان منەزیر بۆ نمونە ئاپۆ ئێستا منەزیرە بەێ یعنی یەکی لەوانەی کە منەزیر بوو ئاپۆ بوو کاتی خۆی قاسملۆ
منەزیر بوو ئەوە کانی تریش خوێنەوارن بەس منەزیری جایە بەس بە پلەیەکەم لە ناو کووردا پێم وایە ئاپۆ زیاترە و یعنی پێناسێ بەسەر ئەچەسپێیانی وێ دکتۆر تو جاوێکی دوێ مازم بووی توی حینی دا زۆر پۆرتە ڕنجدەران ئەچبێنە ڕنجدەران ئەوە کۆمەڵە ڕنجدەران یا مارکسیلینین توی حینی دا geleka باڵا دەست بوو چا بوو کو توش نەبووە چەپ تو بووە ئیسلامی بێگومان فەزای کوردستان بەتیاب فەزای سلەیمانی فەزای چەپ بوو فەزای مارکسیزم بوو بە پلەیەکە بیش فەزای کۆمەڵی ڕێزدەرانی کوردستان بوو ئەمە لە حەفتاکان و هەشتاکانە لە دوای یعنی هەرەسێنانی شۆڕشی ئەیلول و پاشەکشی حیزبی کۆمونیستی عێراق و ئەوانە فەزای چەپ بوو لە ڕاستیان من معجب بووم بە تێکۆشانیان بەکاریان بەڵام من هەر لە تەمەنی 16 ساڵیەوە تێکەڵاو بە جەریان و تەوژمی ئیسلامی بوو تەیاری ئیسلامی بوو ڕەنگاگەر ئەوە نەبووایە من چارە نووسێکی ترم بووایە بەێ دکتۆر هەرگیردەوەی مەسەلا ئیسلامی بوونیوە ینی تو بخۆیت بێژیت تو فازایکە دوێ مازم بووی تە حەشەندەی کریک و هزرۆ ئیسلامی تە بوتەوە خۆش بووە وەک هەبوونە پارتێت ئیسلامی و بزۆێت ئیسلامیژی ینی ساڵێت حەشتێ و بەری هنگی هەبووینە و هەندای واکۆی ترژی هەبووینە شانە بەس پۆ نقطەکە سەرەکیە هەی پشتی ڕاپەرینێ و پشتی سەرهلدانێ کوردستانێ حەزبێت ئیسلامی هەکاتین پرۆسە سیاسیژیدا نەبوونە ڕقەمەک ئۆمازن نەبوونە هژمارێک ئۆمازن چت حکوومەتی دابن یاژیت پەرلەمانی دابن نەزاراتە ئەوە بوو چیڕیدا لە نەوەتەکانە بوونە ڕقم بزوتنەوەی ئیسلامی چەکدار ئەو کاتێکە بزوتنەوەی ئیسلامی چەکدار و کاتە قانونی تەحلیل عێراق دەرچوو لە هەموو عێراق ئەمریکا 6 هێزی دیاری کرد بوو یەکێ لەوانە بزوتنەوەی ئیسلامی بوو کە ببن بەو هێزانەی کە ئەمریکا و غەرب بوو ئەوانە پشتیان پێ بەستێ بۆ تەحلیلی عێراق لە حیزبی بەعس و ڕزگارکردنی عێراق کەواتە هێز بوون و بەشی خۆیان هێزیانە بوو دووەمیان یەکگرتووی ئیسلامی کوردستان و کاتە زۆر گەشەی کرد تەنانە دوای لێهات لە ناوەندەکانی خوێندن لە بادینانە لە زانکۆی دووەک و ئەوانە نزیکەی لە تا چلی دەنگەکانیانە هێنا بۆیە لە نەوەتەکانە دەرفەتێکی زۆر زێڕین بوو بۆ ئیسلامیەکان ئیسلامیەکان لەبەر قەیرانی سەرکردایەتی لەبەرەوەی خۆیان نەیانتوانی توانەکانیان کۆکەنەوە و باش لە وەزعەکە تێبگەن و سەرکردایەتێکی باشی بکەن نەیانتوانی ئەگینا لە نەوەتەکانە ئەیانتوانی ببن بەهێزێ ئێستا لە کوردستانە بێ ڤیتۆی ئەوان شت نەڕۆشتایە ببن بەهێزێکی وەکو پارتی و یەکێتی و ئەوانەیە ئەوەندە دەوریان هەبووایە ئەو دەرفەتیان لە دەستدا لە دوایە ئەبوویان نوێ ببنەوە بە قەنەعاتی من بە تایبەتی لە دوای 2023ەوە ئەبووە شێوازی شکردنی خۆیان تەفکیری خۆیان شێوازی قیادی خۆیان زیاتر بگۆڕن دووبارە خۆیان بینە و تەسیس بکەنەوە بە جوێرە و گۆڕانکارە نوێیانەی دروست بووە مەسەلە داعاوی سیاسەکە چارەسەر بکەن شێوازی گوتاری سیاسی و کارکردنیان چارەسەر بکەن بەڵام بەو شێوازە نەبوو یعنی نەیانتوانی هەندێک دەستکاری خۆیان کرد بەڵام نەیانتوانی لە عمق و لە جەوهرا دەستکاری خۆیان بکەن بۆیە نەیانتوانی ئەوەی کە چاوەڕێیە کرالیان و خۆشیان چاوەڕێ بوون بە خۆیان گەشەکردنێکی گەورە ببینن لە هەموو هێزەکانی تر زیاتر گەشیان کرد لە دەرەوە یەکێتی و پارتی بەڵام ئەو گەشیان نەکرد کە ببن بەهێزێک یعنی مراهەنەیان لەسەر بکرێ و گرەویان لەسەر بکرێ بۆ ئەوەی کە بەدیلێکە بێ بۆ واقعی هەرێمی کوردستان زۆر شتێ من لەو بارەیە و 5-6 کتێبم نووسیەوە بۆیان شتەکە لێرە ئەمە عنوانە سەرەکیەکانێت بجا دکتۆر هاتێتە گوتنێژی مەسان بنێ بنمونە گۆڕان 2009 بەشداری هەڵبژاردنەوە کرد ئێکسەر پەتەش 25 کورسیگا بدەستڤینان بۆ نمونە هێزاکۆکینەوەی نوێ چکی حتا حەدەکی یانیەژی بە 7 ساڵێکە ئەو هەلبژاردنێ چوویدا 15 کورسی بدەستخۆڤینان کو مثلا gelek حزب اسلامی باشترین قناغ خوشی دا هند کرسی دست و نینه یعنی اوه هر زفریت هنده کو نگیری دای بواقع سیاسی و با گیری دای لوازی و ناکوک یعنی حسابه کی خالد لوازت نفخوی یا حزب اسلامی با پارتی اسلامی با بێگومان هۆکاری مەوزوعی بابەتیمان هەیە کە پەیوەندی بە واقعی هەرێمی کوردستانەوە هەیە دوو جار لە بادینان بۆ نمونە بارەگاکانی یەکگرت و سووتێنران و زەختیان لێکرا ئەمە واقعێک بووە بەڵام لە هەمان کاتە بە قەنەعاتی من ئەگەر شێوازی یعنی گوتاری ئیسلامیەکان گوتاری سیاسی ئیسلامیەکان ئەگەر میکانیزمیان شێوازی ئیشکردنیان شێوازی قیادەکردنیان یعنی بەم جۆرە ئێستانە بووە بە جۆرێک تر بووە کە من داوامەکردێکە لەو کەسانە بووم لەناو تەوژمی ئیسلامیە گۆڕانکاری بەسەرابێ
پێم وایە ئەتوانی ڕۆڵی گەورە بینن بەتابەتی ئەگەر هێز و تواناکانیشیان کۆ کردایەتەوە لە چوارچەوەیەکی هاوبەشە لیستێکی هاوبەشیان دروست کردایە و چارەسەری هەندێک کێشەکەیان کردایە کێشەی ناوخۆیان کردایە کە پەیوەندی بە جۆری قیادە و گوتار و میکانیزم و تێگەیشتن لە واقعی کوردستان و شێوازیشکردنەکان و ئەوانە ببووایە من پێم وایە ئەتوانین ڕۆڵێکی گەورەتر بینن ڕاستە زروفی مۆزوعی هەبوو بەڵام کۆمەڵشتیش پەیوەندی زیاتی بوو پەیوەندی بە خودی ئیسلامیەکانەوە هەبوو بۆیە گەشتنە دۆخێک کە ئێستا حزورێکیان هەیە ئامادەبوونێکیان هەیە بەڵام لە حدودێکی دیاریکراوە لە سنوورێکی دیاریکراوە وایە دکتۆر تو نابینی یەکیش خۆڵت سەرەکی یەتلەوەزیەوە ئەو بۆیەژیک و ئەکۆ عەبدوڵڵا نەفیسیت بێژتن جڤۆکێت یەت بەرتەسک یەت بەرتانک نۆڤ جڤۆکێ مازندا ئۆڤا کریە کو خۆ بینن جدا ئەشیە دیتر لەوە ئەڤژی کۆرتێکردن کریە سەر هەندێ کو هژمارێکە زۆرتر یا ئەندامە ئانیا پشتەوانە خۆ خڕڤە بکەن خۆ کومڤە بکەن ئەنی ڕوونای ئەسڵ پارتی ئیسلامیەکان جەماعەت بوون جەماعەتی ئیسلامی بوون جەماعەتی ئیسلامی کە لەسەر ئەساسی هەویەتی ئیسلامی و ئایدۆلۆژی ئیسلامی و شروتی ئیسلامی بۆ ئەندامیەت و عزوێتی وم جۆرەشتانە کاتێ بوون بە حیزبی ئیسلامیش واتە لە چوارچەوەی قانونی ئەحزابی کوردستانە خۆیان تەنزیم کرد و ڕێخستۆتەوە جارێکتر نیوە گۆڕان یعنی هێشتا حیزب جەماعەتن یا جەماعەت حیزبن جەماعەتی حدودی معقولیە بەسەر شەرتی ئیسلام شەرتی عزوێتە لە یەکگرتووە لە کۆمەڵە لە بزوتنەوەی ئیسلامیە ئێوە تۆ قەیدوبەند دەکە ئەمە جگە لەوەی حربێکی نەفسی زۆر کرا دژی ئیسلامیەکان لە کوردستانە خەڵک ترسا لەوەی ئەگەر ئیسلامیەکان دەسەڵات بگرنە دەست بۆ نمونە ڕەنگە هەندێک ئازادی کۆمەڵاتی و ئەم جۆرەشتانیان لێ زەوتکەن ئەمە وای لە تۆ بێ کۆمەلگاکەی خۆت بناسی بزانی چۆن بیرەکاتەوە خیتابت بووی چۆن بێ کۆمەڵی هۆکاری جۆرا جۆر هەن بەڵامەوەی کە بە ڕوحی جەماعەتەوەیشکردن جۆرە لە محدودیت و سنوورداری بۆ ئینسان دروستەکە ئەگەر چی ئەندامەکانیشت پاک بن چاک بن بەڕێز بن و نیەتیان باش بێ و ڕوحی خزمەتکردنیان تیاابێ بەڵام شێوازەکە شێوازی ئیشی تەیاری جەماوەری سیاسی عام نییە بۆیە لە محدودێکە ئامێنێتەوە سەرنجام ئەوانەی کە قەنەعەتیان بەو فکرە هەیە زیاتر متەئەسیرن بە مەسەلە دەعاویەکە دەنگ بە جەماعەتەکادن دەنگی سیاسیت کەمە بێ بۆ ئێستاژ وەکو ئۆپشنێکی سیاسی کەم حزوریان هەیە لە تەفکیری خەڵکیە ئەگینا خەڵکی باشیان تایە یعنی ڕوحی خزمەتکردنی باشیشیان تایە بەڵام شێوازی ئیشکردنەکەیان وایە کە لە ڕاستیا زۆر نەتوانن بەو شوەی کە پێویستە ئیستیعابی جەماوەر و دەنگی جەماوەر و هەموم و خەون و خەیاڵ و ئومێد و حەز و ئارەزوەکانیان بکەن و بتوانن ڕێبەرایەتیان بکەن بەو جۆرێکە بۆ نمونە پارتی داد و گەشە پێدان لە تورکیا یعنی کردی و بوو بە هێزێکی جەماوەری گەورە و منطقی کاری سیاسی منطقی خۆی هەیە منطقی کاری جەماوەری و ئەمانە منطقی خۆی هەیە تەنها دڵسۆزی و تەنها ئەمانە بەس نییە ئەنجا بجگە لەوەی کە ڕاگەاندنیان بەهێز نییە جیرفانیان پڕ نییە بەهێز نییە جیرفانیان لاوازە شێوازی پەروەردە و تربیەتکردنیان ئینسانی باش پێگەێنێ بەڵام ئینسانی کاریگەر لە ڕووی سیاسیەوە پێ ناگەێنێ کاریگەر مؤثیر لە ڕووی سیاسیەوە کەمتر پێگەێنێ کۆمەڵێ شکالە وەکو وتمان بەشێکیشی پەیوەندە بە واقعی کوردستانەوە کە وەکو ئیسلامی سیاسی ناسراوە بووە کە وەکو خەتەر ناسێنراون حربێکی نەفسی زۆریان لەگەڵ کراوە ئەوەش کاریگەری خۆی هەبووە بۆی کە لە قۆناغێکە مەسەل خەڵک تەحەفوزی هەبێ یا بترسێ یا کەمتر دەنگیاندا پێی ئەو فشار و زەختەش لیان کراوە کاتی خۆی بێگومانەوەش کاریگەری هەبووە وە بجا دکتۆر هەر سەرێ مەتونۆ بینی ئیکش ترسۆ خەلکی ئەو بوو گوتۆرە هەرە بۆڵاو دەست یا بلانێت ئیسلامی هزرا بنمونە خلافەتەیە ئەنجە هزرا الإمام العادل ومثلا بنمونە أبو بكر الصديق خديجة راضي بيت أن عمر كري عبد العزيز خديجة راضي بيتن يعني هزرا وأبا بوابتر مثلا كاركرن وبلاف كرنا هزرا سردم كو دیموکراسیت نکردیه نبینی اوجیه که شاگرا بویا کوماترسیه پیدا کردن نیک خلقی که نخو استا اوان زور و تارانه بکار نه مثلا زور باسی خلافت ناک استا منهاجی داخلی گرتو نباسی تطبیق شرعی تیا نباسی دولت اسلامی تیا نباسی خلافتی تیا و حد وکو حزبکی سکولار وکو حزبکی علمانیه يعني باسی مواطنه و باسی ديمقراطيه و باسی ملته و باسی اوي و تنها اوي على لا رؤيتك لخلفيتك وباكراوندك اسلاميه
بۆ نمونە پێناسەیە گرتووی ئیسلامی کوردستان ئەڵێ حیزبێکی ئیسلاحی نیشتمانیە تێکۆشە لە پێناو کۆمەلگایەکی دادپەروەر و کۆمەلگایەکی گەشەکردو دەسەڵاتێکی دادپەروەر بە باگراوندێکی ئیسلامیەوە بە ڕوئیەتێکی ئیسلامیەوە تحفزیان لەسەر دیموکراسی و بەکارهێنان و ئەمانە نییە ڕاستە هەندێک لە ئیسلامیەکان لە ڕابردووە تحفزیان هەبوو لەسەر دیموکراسی و لەسەر ئەوانە بەس یعنی بۆیە پێم وانە لەمڕۆ بەس میکانیزم و عقلیەت و جۆری ئیشکردن و بیرکردنەوەکەیان یعنی هەرەوە بوو یعنی شروتی ئیسلام شروتی ئەندامیەتە و زیاتر وێنای جەماعەتیان لێ گیراوە وێنای جەماعەتیان لێژێ نەک حیزبێکی جەماوەری بەرفراوان و ئەوانە بەشی خۆی کاریگەری هەبووە لەوەی کە وە قیادی سیاسی و ڕەمزی سیاسی و ئەنجار ڕەمزە سیاسەکانن ببن بە ڕەمزی وەتانی گەورە و یعنی ئەمانە هەندێک قەید و قوید و ئەمانە تێپەڕێنن کە ئێوێ کە ئەگەر بتەوێت ئیشی سیاسی تیا بکەیت فەسڵی داعاوی عن سیاسی کاکەر تۆ بتێ ئیشێکی گەورە بکەی لەناو فەزایەکی دیموکراسی نافەسی سیاسی تیاوێ و باسی بەرنامی تیاوێ و باسی دیموکراسی تیاوێ و حیزبێکە داعوە و سیاست بەیەکەوە کۆکاتەوە ئەبێ بە قەید لەسەر ئیشە سیاسیەکەی بە قەید لەسەر ئیشە داعوەکەش ناڵێن هیچ ڕوێکەوە سەرکەوێت ئەمە ئیسلامیەکانی کوردستان هەموو ئەم ئاریشیان هەیە هەموو ئەم مشکلە و کێشیان هەیە کە مەسەلە داعوی و سیاسیەکان لە چوارچێوەی جەماعەتێکا پێکەوە کۆکەنەوە و خۆشیان رازین بەمە زۆر کێشیان نییە من قیادەکانیان رازین بە وەزع مهمەوەی ئەوان پیان وای ئیش لەسەر هەویەتی ئیسلامیەکەن و لەسەر مەسەل سەقافەی ئیسلامیەکەن لە کۆمەلگای و دەوری خۆیان هەیە و ئیترەگەل لە ڕۆسیاسیەکە زۆر دەوریشان نەبێ زۆر مشکلە نییە زۆر تموحی سیاسیان نییە بە قەنەعەتی من ئێستا ئەوان وازیان هێناوە لەوەی تموحی سیاسیانە بێ ئەیانەوێ حزوریان هەبێ ببن حەسانیان هەبێ وەیش لەسەر هەویەتی ئیسلامی و سەقافەی ئیسلامی کۆمەلگا بکەن من پێم وایە زیاتر ئێستا قیادەکانیان بەم جۆرە بیرەکاتەوە ئەوەی من ئاگام لەبێ زیاتر بەم جۆرە بیرەکەن کەوتانی تو بینی بۆرە پترەوە دیموکراسیەتێک ئامڕۆز بینن ئاڵاو بینن شکو ئارمانج بیتن کو خەڵک کو جڤاک بیتە دیموکراسی نه ئەوان تۆ خۆی تەقیم لەسەر دووش دەکرێت لەسەر دووشت ئەبێ تۆ تقييم لەسەر یەکەم لەسەر منهاج و منهاجی داخلی و حیزبە و ئەدەبیاتی نەزەری چی نووسیوە دومیان بە عملی چیەکە ئەوان بە نەزەری لە منهاجی خۆیانە باز لە دیموکراسیەکەن باز لە مەواطنەکەن باز لە ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات و تەداولی سوڵتە و باز لە مەسەل نەتەوەی کورد و فدرالیزم و ئەم جۆرە شتانەکەن قەوتە لە ڕووی ئەوەی کە نووسیویانە یعنی ئەم شتانە لانی کەم نووسیویانە من ناڵم بە تەواوەتی یعنی گۆڕانی قوڵ ئەوەی منەمەوێ ڕوویداوە بەڵام نووسیویانە و تەبەنیان کردووە و لە چوارچەوەی قانونی هەرێمی کوردستانی شایشە یان لە چارچەوەی قانون و زەوابت و ڕاوبەتی هەم حیزبیە هەم حکوومەتی هەرێمی کوردستانە یعنی وەکو حیزبێکی کوردستانی شەکەن ئاریشان لەگەڵ دیموکراسی هەیە بەڵام هەروەکو حیزبەکانی تر یعنی بەعام حیزبی ئێمە مەنزومەی حیزبی ئێمە ئاریشەی لەگەڵ نەتەوایەتی شەیە لەگەڵ دیموکراسی شەیە یعنی هەتا حیزبە نەتەوایەتیەکان ئاریشیان لەگەڵ نەتەوایەتی هەیە حیزب ئەوەی خۆی بە دیموکراتیە زانێ ئاریشەی لەگەڵ دیموکراتی هەیە چکم ئەمە ئاریشەمان هەیە لەگەڵ وەی بە جۆرەی پێویست گەلمان نییە یعنی میلەتمان نییە میلەت بیناکرێ نیشتمانمان نییە بە مانای کەلیمە یعنی ئەرزی قەومیمان هەیە خاکی نەتەوەیمان هەیە هێشتا بینامان نەکردوێتەوە وەک نیشتیمان دەسەڵاتێکی مرکزی یەکگرتووی هەرێمی کوردستانیمان نییە یعنی تەفکیرمان زیاتر لە سەراستی ناوچە و حیزب و خێڵ و ئەم جۆرە شتانەیە کەەوە تەفکیرێکی قەومی نییە تەفکیرکی دیموکراتی نییە تەفکیری گەل نییە تەفکیرێک نییە کە فکری سیاسی هاوشەرەی غێخوازێ کە هیچ لەسەر دروستکردنی هاوڵاتیەکە و لە شەریەکسانی میلەتەکانەکە و کابێ کە بادینیەک و سۆرانیەک و مسلمانێک و مەسیحیەک و یەزیدیەک و یعنی ئیسلامیەک و علمانیەک و سەرنجام قانونێکە بێت دەستورێکە بێ هەمومان لە بەردەمی یەکسان بین وەک هاوڵاتی وەک مەواڵین لە مڵ کۆمەڵگای مسلمان بین ئێمە تا ئێستا دەستورمان نییە تا ئێستا هەرێمی کوردستان دەستورێکیان نێت تعریفێکی کۆمەلگا و مجتەمەعی سیاسی کوردستانیمان بۆ بکە چوارچێوەیەک دانێ بۆ کۆمەلگا سیاسیەکەمە تا ئێستا زۆنی زەود و سرد و یعنی هێزی هەفتا و هەشتا و ئاسایشی حیزبی و هی نەمانتوانی وە گەل دروستکەین بۆی هەموو حیزبەکان بە ئاستی جیاواز یعنی ئاریشە و مشکلان هەیە هەم لەگەڵ دموکراسی هەم لەگەڵ منطقی مەسەل نەتەوایەتیە لەگەڵ مەواتەنەیە لەگەڵ کولتوری سیاسی نوێیە بە ئەستی جیاواز ئیسلامیەکان بە جۆرە علمانەکان بە جۆرە لە هەندێشتیشان مشتەرەکەن هەمومان کوردین و هەمومان منزومەی کوردی متەئەسیرین بەو بێ ئەو بەو سەقافە و بە ئەو هەیمنەیە کە هەیە لەسەرمان
ويا بجا دكتور تاقوتي بوت منهاج خود دواسا نویسین کل گل دیموکراسیتنه بس پا بلکه عبدالله وکی آمد ویتن واسطه دا نبیتن اره یاتب ویتن که گریدای دیموکراسیت و چیه و تو چند گریدان بینی نوبین دیموکراسیت و اسلامه دا ئەو پەیوەندی بە نێوانی ئیسلام و دیموکراسی نیە پەیوەندی بە تێگەشتی من و تۆ هەیە لە ئیسلام بە فەهمی من و تۆ هەیە لە ئیسلام بله یعنی شتەکە بەو نمونە فەهمی من بۆ ئیسلام نەکرد دژایەتی دیموکراسی ناکە بەڵکو پشتیوانیشێک بەس من تێگەشتنی من بۆ ئیسلام چییە تێگەشتێکی قیەمانەیە تێگەشتێکی خلاقیانەیە یعنی تێگەشتێکی مەقاسیدیانەیە تێگەشتێکی فقیانەی تاریخیانەی حرفیانەی ئەم جۆرە شتانە نییە بۆ نمونە ئەو منزوو ئەو 1300 ساڵ زیاتر دنیای ئیسلام ئیمپراتۆریەتی ئیسلامی تیا بوو یعنی بەزام لای من ئیمپراتۆریەتی ئیسلامی نییە بەو مانای فۆرمێک بووە سیغەیەک بووە مسلمانان لە تاریخە حکمی خۆیان پێکردووە بەس شتێکی دینی نییە بۆ من ملزەم بێ ئێستاژە بێ ئەوە بێ زیاتر متەئەسیر بوون بە فۆرم و بە سیغە و بە نموزەجی فارسی و بیزەنتی و ئەمانە کە لە ڕۆحەکەی ئیسلامی نەبووە بەس گوجیادویانە لەگەڵ واقعی خۆیانە واتە ئێمە نظامێکی سیاسی ئیسلامیمان نییە کە لە ڕووی دینیەوە ملزەم بێ بۆ من و بۆ تۆ لە کات و شوێنە جیاوازەکانە ئەبێ من و تۆ ئیلتیزامی پێوە بکەین و پێوە پابند بێ و واجبە لەسەرمان لە ڕووی دینیەوە پابندی پێوە بێ ئەم شتانە بەجێ هەڵدراون بۆ تەتەوەری ئینسانەکان بۆ عەقڵیان بۆ ئیجتیهادیان بۆ بەرژەوەندیان بۆیە تێگەیشتنی منی ئیسلامی ئێستا بوو بەکر کاروانی یعنی من هیچ ئاریشەیە نابێنم تەبیعی نابێ بەراوردیشی کەی لێنەوەن ئیسلام و دیموکراسی شابێ لەگەڵ فکری ئیسلامی هاوچەرخ و دیموکراسیە نابێ بڵی دیموکراسی لە ئیسلامە قەومیەت لە ئیسلامە فڵا مەواتەنە لە ئیسلامە ئەبێ بڵی نەزرە ئیسلامیە معاسرە ئەبێ بڵی لە دیدێکی ئیسلامی هاوچەرخە تێگەیشتنی منی هاوچەرخی مفەکری ئیسلامی بۆ ئەم بابەتانە چییە بەڵام سەلەفیە گەبینی بەڵام ئیسلامیەکی ڕادیکاڵ و ئوسوڵیە بینی پێی وایە کە ئیسلام و دیموکراسی بێکەوە هەر نا ئیسلام دیموکراسی کوفرە و ئیسلام ئەبێ ئەم شتانەی تیانە دیموکراسی تیانی حیزبی تیانی ئەوەی تیانی ئەمە هەموو حرامە ئەم کەوتە پەیوەندی بە جۆری فەهم و تێگەیشتنەکانەوە هەیە بەشێکی باش لە حیزبە ئیسلامەکان لە دنیای بۆ نمونە ئێستا فەهمیان وایە کە دیموکراسی کێشەی نیە لەگەڵ فکری ئیسلامیە کۆمەڵی ئالیەتە کۆمەڵە زەماناتە ئوسلوبێکە بۆ ئیدارەی اختلافات جیهان سەلماندوێتی ئەزمونێکی بەشەریە ئیسپات بووە کە ئێمە ئەتوانین سوودێکی زۆری لێوەرگرین بۆی کە دیکتاتۆریەت پێیانە بێ ئیستبداد پێیانە بێ بۆی کە حکم مەشروتە بێ بە تعبیری سڵاحی ئیسلامیەکانی کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 واتەش شەرت دانین بۆ حاکم و بۆ سوڵتان و بۆ نخبەی حکمڕانم جۆرەشتانە لە چوارچەوەی شەرتەکانی ئێمە ممارەسەی دەسەڵات بکە حکم بەڕێوەبەرێ وەکیلی ئێمە بن قانون بۆ ئێمە دانێن سیاست بۆ ئێمە بکەن سیاست مەدار بن ئەوە بکەن کە میلەتەکانیانەوێ لێرەوەیە کە وەکووتمان پەیوەستە بە تێگەشتی خەڵکەکان و نخبەکان و بیرمەندەکان و سیاسی ئیسلامیەکان بۆ مەسلێ لای من وەلای بەشێکی زۆریش لە بیرمەندە ئیسلامی و سیاسی ئیسلامیەکانی سەردەم یعنی دیموکراسی دەستکەوتێکی مرۆڤایەتیە دەستکەوتێکی مکتەسەبێکی مرۆڤایەتی گەورەیە ئێمە ئەتوانین تەبیعەیەکەین بە قسەی گەورە بیرمەندی مەغریبی محەممەد عابدری جابیری ئەتوانین لە ژینگە و بیئەی خۆمانە بیڕوێنین ئەتوانین نەفەس و هەناسی خۆمانی تێکەڵکەین بەڵام دەستکاری جەوهەرەکەی نەکەین کە بریتێ لەوەی سوڵتاهی خەڵکە و سوڵتا بێ مەحدود بێ دەسەڵاتە بێ مەحدود بێ وابێ ئازادیەکان بەرقەرار بن و ئەبێت تەداوەلی سلمی سوڵتە و ئەڵگۆڕی ئاشتانەی دەسەڵاتە بێ وابێ ئازادی ئۆپۆزیسیۆن و ڕاگەیاندن و ئەم جۆرە شتانەمان هەبێ بەڵام ئێمە لە کۆمەلگایەکی ڕۆژهەڵاتین کۆمەلگایەکی موسڵمانین ڕعایەتی واقعی سەقافی و دینی و مێژووی و نەتەوەی و شتی خۆشمانەکەین بۆ ممارەسەکردنی دیموکراسیەکە بۆی نەبێتە ممارەسەکردنێکی میکانیکی یان نەقڵکردنێکی ئالی مەفاهیم و مؤسسات و دام و دەستگاکە وایە vêjeta behsendê kir ku hizirkirina min û têgehiştina min ev ye vêca gelek care dê zifrê te ve mesela bû nimûne evhanî nû hêta qabîlkirinê çaw nû hêta qabîlkirinê sanki kabro ev xwe ew ê wasayê dînî digehîtiye deqêt ayînî digehîtin bes bayîd bête hema ve îslam وشنی بێتە مەسها بوون نمونە تێگەهشتم فەهما سەلەف ساڵح و سێجیلێ دەستپێکەوە ئیسلامێ و یعنی مهم ئەوانێ هەمی کێش و عکوت بێنێ ئۆلوزیەکی چێتکەتن کو
دینی و سیاسته و دینی و همی که دیتر جیانه پیگ وگیرید دادن و جیک جدا نکردن نکوچی مثلا رفتار اکایتر گل کرد بونمونه هکه بوجوای که بیتن اوی جواکی خب خود هنده یاسایت هن ده عادتت هن هکه دولت که دا بیتن مثلا بلو هنده یاسا هبن بوچی اف دیگهشنا هنه نینه بوچی هر پیگ وقت نگیره دانه و اف دیگهشنا که جنابته هی بو اسلام که فهمه که مقاصدیه او نینه هەیە لە زۆر شوێنەیە بۆ نمونە ئێمە لە نهزەی تونوسی بۆ جۆرە بیرە کردەوە بۆ نووسە عەدالە و تەنمی مەغریبی بۆ جۆرە بیرە کردەوە بۆ نمونە عەدالە و تەنمی تورکی بۆ جۆرە بیرەکاتەوە زۆر حیزبەکانی ئەندەنوزیا و مالیزیا و ئەم جۆرە شتانە هەتا بەشە لە حیزبەکانی ئیسلامیەکانی کوردستانیش بۆ جۆرە بینەکەرەوە بەس بە کەم و کورتیەوە کوتم لەبەرەوەی ئێمە بە عام سەقافەی ئێمە کەم و کورتی تایە لەگەڵ دیموکراسی و لەگەڵم بابەتانە ئێستا ئەتوانم بڵێم زۆرینە بەم جۆرە بیرەکاتم یعنی زۆرینە خەتی عام بەم جۆر بەڵام لەو لاوە ئێمە سەلەفیمان هەیە ئەی سەلەفی بە جۆرە جیاوازیەکانەوە دیموکراتی قبول نییە سەلەفی مەدخەلی بێ یارمە مەسەل پشتیوانی سوڵتاکە هەر سوڵتەیە بێ مستەبید بێ دکتاتۆر بێ دموکرات بێ وەڵێ وەلی ئەمرە و خواواجبی کردووە لە سەرم کامە تێگەشتێکی کەنیسانەی سەدەکانی ناوەڕاستە کەنیسە ئێستانە بۆ مەسەلەی و عیلاقەی نێوان دین و دەسەڵات لە ڕاستیە و تێگەیشتێکی ناقیەمانەیە لە ئیسلام من ڕەتێکەمەوە بەڕاستی لەگەڵیانیم سەلەفێتی جیهادیمانەیە داعش و القاعیدە و ئیترەویش بە جۆرێکی تر بە شوەیەکی خوێناوی کە دەسەڵات ڕەتەکاتەوە سوڵتە ڕەتەکاتەوە هەوڵی ڕوخاندنیەدا بۆی لە جێی خۆی خلافەتی ئیسلامی دروستکە کە خلافەتی ئیسلامی جێگای ڕنگ و دەنگی جیاواز و ئەمانە نییە بۆ جۆرەی قاعیدە تێگەیشتووە و مەسەل داعش تێگەیشتووە و ئەفکاری مەسەل تالیبان تێگەیشتەوە چەنە تالیبان ئیسلامی نییە نموزەشێکی ترە لە دەروی ئیسلامیەوە دروست بووە بۆ ئەویش بۆتە نموزەشێکی تایبەت بۆ خۆی لەبەرەوەی یەکەم جارە لە تاریخی سونەیە مەلا دەسەڵات بەدەستەوە بگرێت تاریخی سونەی سیاسی تیای نییە مەلا دەسەڵاتی بەدەستەوە بگرێت عالمی دینی دەسەڵاتی بەدەستەوە گرتبێ یعنی جۆرە لە عەلمانێتەوە لە تاریخی ئیسلامی سونیە یعنی دەسەڵاتدارەکان شتێ بوون علەما و ئەوانە زۆربەی جار علەما لە زیندانە بوون ئیمامی شافعی ئیمام ئەحمەد ئیمامی ئەحمەد ئیمامی مالیک زۆر هەتا ئیبن تەیمیە لە زیندانە ئەمرێ ئەوانە زۆربیان تەعزیب دراون لەلایەن دەسەڵاتدارە موسڵمانەکانە و لەسەرەوەی هەندێک فتوا بن پشتیوانیان کەن لە هەندێک شتا نیان گرتووە نیان کردووە لەبەرەوەی پیان وا بۆ کامە تەناقوزی هەیە دژبەیەکی هەیە لەگەڵ مەسەل قیەم و بەهای ئیسلامیەکان لەبەرەوەی مە زیاد لە مۆدێلێکی فەهمی ئیسلامیمان هەیە هەندێک لە فەهمە ئیسلامیەکان بە تایبەتی حیزبە ئیسلامیەکان ئەگونجێن لەگەڵ دیموکراسیە خۆیان گونجاندۆ لەگەڵ دیموکراسیە بەڵام فەهمێکی تری ئیسلامیمان هەیە جەماعەتێکی تری ئیسلامیمان هەیە یعنی پیان وایە کە دیموکراسی کوفرە ئەوەش کا زیاتر بە پلەی یەکەم سەلەفیەکان دێ گروپە جیهادیەکانن گروپە سەلەفیەکانن بە شێوەیەکی عام بە شێوە جۆراجۆرەکانەوە هەندێک نموزەجی تری وەکو تالیبان و ئەمانش کاوانش نموزەجێکی تایبەتی خۆیانن یعنی نموزەجێکی خاصی خۆیانن ئەوانش بڕوان بەم شتانە نییە بە ئەم بابەت و خواسانە نیە وە دکتور تا کتێبێک ژی نویسا بۆ سەر ئیسلامی بوون لە پاش ئیسلامیدا قوناغی ئیسلامیدا و توێرەدا مەسەران بەحسەی پێیڤەگیرێدانە سیاسەتێ و ئاینی داگیر بوو تا گوتێبێتن مەسەران حەزبێت ئیسلامی خۆجوورێکیش جوورەوێ علاقاتە هەنیانەوە بینەوەدا نەهێلن بجا قازدەتا پێ چییە بێتن چۆ نەهێلن نانەهێڵین دووبارە تەنزیمیکەنەوە دووبارە فەهمیان تازەکەنەوە یعنی ئێمە کێشەمان لەگەڵ عیلاقە سیاست و دین بەردەوام عیلاقیان هەیە بڵی وەڵامە عیلاقیان لە ئەمریکا مەسەل لوتکەی مۆدرنێت و حەداسەی غەربیە پەیوەندێکی قوڵ لە نێوان دین و سیاسەتە هەیە و ئێستا تەسیرێکی گەوری بەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکای هەیە بەسەر و شەڕە هەیە لە فەڵەستین هەیە بەسەر تەنزیمی عیلاقاتی ئەمریکا هەیە بەڵام چۆن ئەم عیلاقاتە یەکەم جارەبێ سیاست و دین و دەوڵەت لە یەک جیاکەینەوە دین و دەوڵەت و دین لە یەک جیاکەینەوە پێم وانێ شتێکی ناعیلمیە بڵێن نابێت دین پەیوەندی بە سیاسەتەوە هەبێت شتێکی نێ چکم هەردووکیان دوو بوعدی هەویەتی ئینسانن هەردووکیان دوو هێزن لەناو کۆمەڵگایە تەبیعی لە دنیای ئیسلامە ئێمە هێزی دینیمان نییە هین سوڵتەی دینیمان نییە بەس سوڵتەیەکی ئەخلاقیە سوڵتەیەکی کۆمەڵاتیە سوڵتەیەکی معنەویە سوڵتەیەکی هینە کە لەناو خەڵکایە تۆ ئیسلام باسی زوڵمەکە باسی عەدالەتەکە باسی جۆری عیلاقە بەوی ترەوە کە باسی کەرامەتی ئینسانە چۆن ئەمانە بابەتی ئەخلاقی سیاسین یعنی ئەمانە لە هەمان کاتە بابەتی فەلسەفەی سیاسین
تۆ ناکرێ بەرامبەر زۆڵم بێدەنگ بی، ناکرێ بەرامبەر عەدالەت بێ هەڵوێز بی، ناکرێ بەرامبەر کەرامەت بێهین بی، ئەنی هەموو ئەمانە پەیوەندی. بەڵام کاتێک دەوڵەتێ دروستەکەین کە من قۆناغی دوای ئیسلامی سیاسی یانی چی؟ ئیسلامی سیاسی یانی چی؟ خۆی ئیسلامی سیاسی حرەکەی ئیسلامی ئەسڵ بووە، بووە کە ئیخوان الموسلیمین تەمسیلی کردو لە کاتی خۆیە و جەماعەتی ئیسلامی لە پاکستان و ئیمام خومینی و مەدرسەی شیعی و ئەمانش تەمسیلیان کردووە کە کۆمەڵێ داوای شتیان هەبووە. یەکەمیان داوای دروستکردنی دەوڵەتی ئیسلامیان هەبووە، دەوڵەتی ئیسلامی تەطبیقی شەریعەی ئیسلامی بکە و دەستورێکی ئیسلامی خۆیان بینوسنەوە کە بڕای بە تەعەدودیەت نییە، بڕای بەبوونی علمانی نییە لە ناو دەسەڵاتەکەیە. ئاری شەو کێشە و مشکلەی هەیە لەگەڵ دیموکراتیە، لەگەڵ ماوەتەنی متساویە، لەگەڵ مەسەلەکانی ژنانە، لەگەڵ نەتەوایەتیە، لەگەڵ دنیای نوێ، هەتا لەگەڵ حقوقی بینەلملەل و نیزامی دەولی و ئەم جۆرە شتانە ئاریشەی هەیە، کێشەی هەیە. ئەنجا دوای ئیشکردن بۆ خلافەتی ئیسلامی، ئیشکردن بۆ خلافەتی ئیسلامی کەوتە لار شوێنە تۆ بانگەشە بینی، داوت بینی بۆ تەسیسی دەوڵەتی ئیسلامی، بۆ تەطبیقی شەریعەت، بۆی عادە و جێڕانەوەی خلافەتی ئیسلامی، تۆ لەو شوێنەیە ئەڵی لێرە ئیسلامی سیاسی هەیە، نە هەر هێزێک ئیسلامی ناوی ئیسلامی پێوە بوو ئیسلامی نییە، ئەبێ ئیسلامیەکە تەبەنی ئەم ئەفکار و ئامانج و هەدەفانە بکە بۆی ببێ بە ئیسلامی. قۆناغی پاش ئیسلامی چییە؟ وازێنانە لەم دروشمانە. قۆناغێکە داوای دەوڵەتی ئیسلامی ناکە، داوای تەطبیقی شەریعەت ناکە، داوای جێڕانەوەی خلافەت ناکە، دەوڵەتی تازەی قوڵە، دەوڵەت نموذج الأمة الدولة دەوڵەت نەتەوەی تازەی قوبوڵە، قوبوڵیەتی سنوورەکانی، قوبوڵیەتی لەگەڵ مکەوناتی تری ناو دەوڵەتەکەیە، لەگەڵ تەیاراتی تری فکری و ئایدۆلۆژی، لەگەڵ سکولارەکان، علمانیەکان، لەگەڵ مەسیحیەکان، نێزیدیەکان بۆ نمونە لە کوردستانە، موسڵمانەکان، شیعەکان، سوننەکان پێکەوە دەستورێکی تەوافقی بنووسنەوە. ئەم دەستورە نە علمانیە نە ئیسلامیە، ئەم دەستورە ئیسلام لە قانونەوە یا بڵین شریعەتی ئیسلامی یا فقی ئیسلامی لە قانونێکەوە کە بە ناوی شریعەت پێویستە تەطبیق بکرێ و فەرز بکرێ بەسەر کۆمەڵگایە و جڤاکە، ئەکا بەسەر چاوەی قانون. مەصدەر ڕئیسی للقانون ئەوەی لە دەستوری عێراقایە، لە قانونێکەوە کابێ فەرز کرێ لە ڕێی ئالیات و ممارەسەی سوڵتەی دەوڵەتەوە ئەیکا بە مەصدەری قانون، ئەیکا بە مەصدەری قانون. پارێزگاری لە هەویەتی ئیسلامی کۆمەڵگاکرێ، هەوڵە درێ کە قانونێک دەرەکرێ لەو کۆمەڵگای، بڕیارێکی سیاسی دەڕەکرێ، دش بە دینی خەڵک نەبێ، بەڵام لە هەمان کاتە ئەبێ هەمومان بڕوامان بە دیموکراسی هەبێ، هەمومان بڕوامان بە ئازادی هەبێ، هەمومان بڕوامان بەوە هەبێ کە ئێمە لەسەر سیستەم ڕێککەوتوین، لەسەر نیزام ڕێککەوتوین. ئیسرەگەر ئیسلامی سەرکەوت تەداولی نیزام ناکەین، تەداولی نیزام ناکەین، چکم لەسەر سەوابت و لەسەر نیزام ڕێککەوتوین کە ئەمە نیزامەکەی هی منیشە و هی تۆشە و هی هەمومانە تەوافقی نیشتیمانیمان لەسەر کردووە، منافەسەمان لە چوارچێوەی ئەم نیزامە هەیە. ئیتر ئیسلامی سەرکەوت نایە ئەم نیزامە بگۆڕێ و دەوڵەتی ئیسلامی دروست کرا و خۆی قانون دەستور بنووسێتەوە، علمانی بکاتە دەرەوە و غەیری مسلمان ببێ بە ماوەتینی پلە دوو ئەم جۆرەشتانە. علمانی شات نایە ئیسلامی دەرکا بۆ دەرەوە قەمعی کا و سەری بکتێتەوە بیخاتە زیندانەوە وەکو سەدام حوسێن و وەکو جەمال عەبدولناسر و وەکو حافز ئەسەد و ئەم جۆرە نمووە، وەکو ڕەزا شاو، ئەم کەمالە تاتورک و ئەم جۆرەشتانە. ئەم دوو نمونەیە هەردووکی فەشەل بوون. نمونەی دەوڵەتی علمانی فاشل بووە لە ناوچەکەیە، نمونەی دەوڵەتی ئیسلامیش فاشل بووە لە ناوچەکەیە، چکم هیچیان نانێش دەوڵەت ببێ بە دەوڵەت. ئەبێ ئێستا ئێمە پێش هەموو شتێ مەشروعی دەوڵەت بڕوامان پێبێ هەوڵی دروستکردن بین. مەشروعی دەوڵەت چییە؟ مەشروعی دەوڵەت ئەو چوارچێوە قانونی موئەسەساتی ئەخلاقی مەدەنیەیە کە هەمومان بە جیاوازی ئینتیمای فکری و دینی و ئەخلاقی و هەموو ئەمانەوە ئێمە ئیستیعابەکە و لە چوارچێوەیە ئەزمونێکی دیموکراسی دروستەکەین. ئیتر واز لە حکوومەتی ئایدۆلۆژیا هێنین. هیچ ئایدۆلۆژیایە نابێ حکوومەتکە نە بە ناوی دینەوە نە بە ناوی دنیا و علمانێتەوە. لێرەوە من وەکو تازەترین کتێبی خۆم بۆ تەرخان کردووە، لە علمانێتەوە ئەگوێزینەوە بەرەو دیموکراسی و هاوڵاتێتی یەکسان، و لە ئیسلامی سیاسی گوێزینەوە بەرەو پاش ئیسلامی سیاسی، پۆست ئیسلامی سیاسی و قبولکردنی دیموکراسی و پێکەوە ژیان.
تعایشی سلمی و پێکڤەژیان لە نێوان هەمومانە مسلمان و نامسلمان و علمانی و ئیسلامی لە چوارچێوەی دەستورێکی مەدەنیا کە لەسەری ڕێککەوتوین بەم جۆرە نەبێت دەوڵەت دروست نابێت بەم جۆرە نەبێت تعایش و سلمی دروست نابێت بەم جۆرە نەبێ هەبێ هەر شەڕی ناوخۆ بکەین ئەبێ هەر دەوڵەتی دیکتاتۆری و قەمع دروستکەین و ئەبێ هەر 50 ساڵ دروستی کەین و دوای هەمووی بڕوخێنینەوە وەکو سووریا وەکو عێراق وەکو یەمەن وەکو ئەم ناوچانە وەکو هەندێک شوێنی تریوە ئەمە تقریبان کوڕۆکی ئەوەیە کە من دیعام تەنزیرم بۆ کردو و ئیشم بۆ کردو لە ساڵانی ڕابردووە لە وڵاتی خۆمان بجا دکتور ئەوە هەزرۆتەیە بەس هەری حزبێت ئیسلامی کوردستانێ ئەب ڤیرانگی ڕافتۆرێتکەن ڤیرانگی هزتکەن بۆرە پترەوە ئۆژی زوربای بەڕسمی بۆ جۆرە ڕەبتارەکەن لەبەرەوەی بۆ نمونە کۆمەڵ و یەکگرت و هەردووکیان بەشداری لیژنەی سیاغی دەستوری هەرێمی کوردستان بوون لە 1990 لە سەر ئەو خاڵەی کە عیلاقی نێوان شریعەت و دەوڵەت ڕێگەخە متتەفق بووبوون ئەگەر پارتی وێکێتی لیژنەکان هەڵنەوەشانایەتەوە لەسەر هەمووی متتەفق بوون و دەستورە گەنووسرا لە کوردو ئیترەکرێ لێرە خەڵکێک لە ناوی ئیسلامیەکانە هەبێ قەنەعەتی بەمە نەبێ بەس مهمەوەیە ئەمە هەڵوێستی ئیسلامیەکانە ئەمە هەڵوێستی ئیسلامیەکانە کە ئامادەن لە چوارچێوەی ئەمەیە کە مفەوەزات بکەن کەونە حیوارەوە لەگەڵ ئیتفاقکەن لەگەڵ ئەلمانیەکانە لەسەر دەستورێک ڕێککەون وە لە دوایە ئەنجا تۆ ساڵێ 2 ساڵ 10 ساڵ 20 ساڵ لە چوارچێوەی واقعێکیشە ئەو واقعەژەت گۆڕێ ئەو واقع فکرتە گۆڕێ بیرکردنەوەتە گۆڕێ بەرژەوەندیت بۆ دروست دەکات تێگەشتنیت بۆ دروست دەکات ئوفق و ئاسۆی نوێی فکری دەخاتە بەردەم تۆ مرۆڤە کۆنەکە نامێنی لەبەرەوەم پراوێزە کە تەنها حاشە و پراوێزێکی دیموکراسی لە هەرێمی کوردستانە هەیە دیموکراسی ڕاستەقینێتیان نییە بەڵام زۆر خزمەتی ئیسلامیەکانی کرد زۆر وای لێکردن بکرێنەوە وای لێکردن دیدێکی تریانە بێ وای لێکردن تەعاملکەن لەگەڵ خەڵکی دەوروبەری خۆیان وای لێکردن ڕاو ڕای جیاواز وای لێکردن شتەکانیان وەکو حقیقت تەرح نەکەن بۆ کۆمەڵگا وەکو ڕەیەک لە ناو ڕێیەکانە تەرحیکەن بۆ کۆمەڵگا بەڵگەی منطقی بۆ بێننەوە ئاەت و قورئانی بۆ نێهێننەوە پیانوانە بێ ئەوان تەمسیلی ئیسلامەکەن و خەڵکی تر تەمسیلی شتێکی ترەکە ئەمانە ئەم واقعی دیموکراسی هەرێمی کوردستان لەبەرەوە پێم وانە ئاریشەیەکی قوڵ و گەورەمان لە مەسلەی ئیسلامی هەبێ ئەگەر قەومیەکانی وڵاتی خۆمان ئەگەر ئاریشەی نێوان یەکێتی و پارتی چارەسەر ببووایە ئەو ناکۆکێت چارەسەر ببووایە پێم وایە ئاریشەی ئیسلامی ڕاستەقینەمان تا ئاسانیە ئەگەر چی من ڕازی نیم لە مۆدێل و ئیش و فکری ئیسلامیەکە یعنی من ناقیدێکم من پێچ کتێبم لەو بارەوە نووسیوە بەس چۆن ڕازی نیم لە حیزبەکانی تریش لە جۆرەکانە من ناقیدێکم لە ئاستەمۆحی منانین بەڵام ئەوان ئێستا ئاریشەی ڕاستەقینی کوردستان نین نە لە ڕووی دیموکراسیەوە نە لە ڕووی قەومیەوە نە لە ڕووی اقتصادیەوە نە لە ڕووی گەندەڵیەوە نە لە ڕووی شتێوە شتەکە بە جۆرێکتر هێزە گەورەکانن نخبە حکومڕانەکان دکتور gelek جۆرە دەبیتە هەڵبژۆردن سەن لایەنێت ئیسلامی زۆرتر دەپەنەوەی بەنە سەر بانک خازێکی ئاژی ماڵایەکێ بۆ هەندێک و هژمارێک پترۆ دەنگ دەست ببینن لێمەتونەوە بینی ئەف علاقاتەوە سۆمازن تایبەتن نۆبەینە یعنی ئەگەم بژینێ دینجی قەزانە پێ وەک داوە و حزبێت ئیسلامی دەواسۆ تێکەلکیریش نیکێبەوە حکوت بینە هێما و فیگەرێت واسانینن کوپشێن بوو بچنە پەرلەمانی و دەنگۆ بدەست خوڤبینی این لە جۆرەکەی تر سفرەنەڤە ئانزانایەکی ئاینی بیدن ئاژی بانخوازێکی ئاینی بیتن تو vê چۆت بینی یەکەم گیان لە ڕووی سیاسی مجرد و ڕوتەوە حەقی خۆیانە لە ڕووی سیاسی مجردی ڕوتەوە حەقی خۆیانە دووەمیان منسەجیمن لەگەڵ ئەفکار و بیرکردنەوەی خۆیان ئەوان ئەیانەوەی لە ڕێی داعوەوە خەڵک دەنگیان پێوە لەبەرەوەی لە ڕووی کاری سیاسیەوە زۆریشیان لەسەر خۆیان نەکردووە فکرەکەیان بۆ زۆرانێ لەبەرەوە ڕەمزی سیاسی جەماوەریان کەمە ڕەمزی هەتا خەڵکی خۆیان ناو خۆیان مەسەل داعیەک و سیاسیەک دەنگەڵ بژێرە دەنگەدەن بە داعیەکەیان ئوسلوبی تربیان پەروەردەیان پێگەیاندنیان تەنشیعی حیزبیان بۆ جۆرەیە کەوتە منسەجیمن لەگەڵ خۆیان سێمیان بەڵام بەدڵی من نییە یعنی من بە شتێکی غەڵەت ێزانم لە دوای ئەو دووشتە لەبەرەوەی تەزحیادەن بە ڕەمزە داعویەکە لە پێناو شتێکی کاتی زەرفی کاتی من ئەمیداری هەر حیزبێکی ئیسلامی بوومایە ئەوم قەدەغا کرد ئەوم قەدەغا کرد کە تۆ بە 20 ساڵ ڕەمزێکی داعوی دروستەکەی کاریگەرە لەسەر خەڵک تەسیرێکی خلاقی فکری ڕۆحی زۆری هەیە من استهلاکی ناکەم لە منافەسەی سیاسی و لە هینێ نایەڵم وەکو سەروەتێکی داعوی ڕۆحی فکری پارێزگاری لەکەم با سیاسەکە خۆی بچە منافەسە بکە دەنگ کۆکاتەوە یعنی بکە من بە شتێکی غەڵەت ێزانم ئەگەرچی بە شتێکی ناڕاستی نازانم لە ڕووی سیاسیەوە و منسەجیمیشە لەگەڵ جۆری تربیەی ئەوان
بەس من بەڕاستی نازانم لەبەرەوەی تەزحیەدانە یەکەم ئیشکە کەم و کورتی و بوونی ئاریشەیە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سیاسیەوە کە تۆ هەم خیتابی سیاسیت هەم ڕەمزی سیاسیت کەمە لە کۆمەلگایە دووەمیشان وەکوتم تەزحیەدانە بە ڕەمزە داعیەکان وەکردنە قوربانی هەندێک مەسلحەتی سیاسی زەرفی و کاتیە کە منەوە بەڕاست نازانم خۆم بەڕاستی نازانم وای دکتور وجا ام هەیکە سەحکەینێکی خیتابە یا ئیسلامیا وە گوتار تو بینی تونێ نەتەوایەتیە تێ دە بچاکی کێمە تو ڕەنگیت بینی ئەوان نە خۆیان گونجاندووە ئەبێ ئەوە بڵین کە لە ناو هەم لە ناو منهاجی خۆیانە لەبەرەوە جارویان من خۆم منهاجەکەم نووسیوە دە ساڵ مەکتەب سیاسی یەکگرتوو بوو باسی مافی چارەنووس و حەقی تەقریری مەسیر و کورد و فدراڵیەت و دەوڵەت و ئەم جۆرە شتارە لە منهاجیانە چەسپانویانە و مولتەزیمیشن بە سیاسەتی هەرێمی کوردستانەوە یعنی هەر لە ساڵی 1970ەوە هێشتا هەرێمی کوردستان دروست نەبوو بوو کە معارزەی عێراقی تەشکیل بوو ئەوان هەویەی خۆیان حەسم کرد کە بەشێکن لە معارزەی کوردی بەشێک نین لە معارزەی ئیسلامی عێراقی بەشێکن لە معارزەی کوردی بەڵام ئەگەر پێت وە بە تەموحی من احتیمامەدەن بە مەسەلە قەومیەکە نا بە تەموحی من احتیمام نادە من حەزمە کرد تەنها خۆگونجاندن نەبووایە تەنها ئینسیجام نەبووایە لە نێوان خۆیان و مەتاڵیب و داواکاری و ئەم جۆرەشتانی قەومی من حەزمە کرد ئەوەندە بەهێز بوونایە ئێستا دەوریان هەبووە لە دووبارە و ئیعادە بیناکردنەوەی ناسیۆنالیزم و نەتەوایەتی کوردی کە بەهۆی ناکۆکی و گەندەڵی هێزەکانەوە زۆر زەبری خواردووە زۆر زەبری خواردووە من حەزمە کرد تموحی ڕێبەرایەتیان نەبێت تموحی عادە بیناکردنەوەیان نەبێت تموحیان هەبێ منافسەی پارتی و یەکێتی و خەڵکی تر بکەن لەسەر شتە ئەمانتیانە لەم ئاستەیانیانە لەم ئاستەیانیانە لە ئەستموحی منانین بەڵام خۆیان گونجاندووە لەگەڵ مەتاڵیب و داواکاری واقع قەومیەک جا دکتور دا جرا گازنده الاسلامی تتاکرنه و اسلامی جی خوعی جست کن یعنی دی بینه بون منعف و جاری بسر غزه هاتی تشتاکی بدلی کسانی همی به ناراضی نه بس بون منعف تو بینی حزب اسلامی یه هاری کاری یا خورد کن یه بو غزه فرد کن نفسی تشتی دا بون منعف 2018 هکو عفرین هات یه گرتنه هم هر هچ کچ صعبت نبود یعنی بو اوهانه هیا و بو چه هکو خالی گازندالیت کردن ده بخو پنیکن ده بخو بینه براهین هین بو چیود بینه هنه یعنی بو چی نه براوردەکەینە ئێستا کاتێک لێ ڕۆژاوای کوردستان لێی قەومە تووشی بوومە لەرز و کارەساتی سروشتی بوون یعنی ئیسلامیەکان بەشدارێکی گەورەیان کرد لە مەسلەی کاری خێرخوازی و بەدەمەوە چوون و یعنی دایان شاحینەیان یارمەتی کۆکردە و نردیان بۆیە لە ڕۆ سیاسیەکەیەوە لە ڕوو عەفرینیەوە پارتیش دەوری نەبوو یعنی حیزبەکانی تریش دەوریان نەبوو ئەوە بەداخەوە یعنی کە ئەبووە ئێمە ئەو کاوشتانە ڕوەدا لە پەرلەمانی کوردستانە مناقەشەی شتە بکەین لە پەرلەمانی کوردستانە هەموو حیزبەکان مناقەشی و شتە بکەن لێرە بۆ ئێمە سەرکاتێ مەسەل ئەم هێزە لە تورکیا نزیکە ئەو لەوێ نزیکە زۆر شت ڕوەدا پەیوەندی بە کوردەکانی ئێرانەوە ڕۆژهەڵاتەوە پەیوەندی بە کوردەکانی باکوورەوە پەیوەندی بە کوردەکانی ڕۆژ ئاواوە یعنی هێزە قەومیەکانش مووقیفیان نییە پەیوەندی بە دۆخی و بارودۆخی کوردستانی نزیکی و دووری هێزەکانەوەیە لەو ڕۆ ئیسلامیەکان مقەسرین لەو ڕۆ بەڵام تەنها ئیسلامیەکان مقەسرین هەموو هێزەکان مقەسیرن لەبەرەوەی ئەوانی لە زۆر شتە مەسەل هەندێک شت پەیوەندی بە ئێرانەوە هەیە هەندێک هێز مووقیف ناگرێت هەندێک شت پەیوەندی بە تورکیا هەیە هەندێک هێز مووقیف ناگرێت هەر لە حیزبە قەومیەکانەوە ئیسلامیەکانش یعنی لەو چوارچێوەیە هەمان حکومیان گرێتەوە ئەو تەقسیرەی کە زۆربەی حیزبەکانە گرێتەوە ئەوانی ژەگرێتەوە پێم وانە ئەوانی استثنا بن بۆی زۆڵمیان لێ نەکەی جارێ دکتور مثلا حزبێت ئەم دەبێژنی حزبێت قاومی پتر گەلای جۆرەژی دو حتا مرۆڤ خیتابە بەرپرسێت وایەت مازنجی داد بینیدن پتر بێنێ برۆ ئەم گیریدەوەی واقع سیاسی بەنە واقع سیاسی چشما خواست ئەم دەوێکی يعني بس باب بنمونه خطابه اسلامي جاي جرا بحسبي ناكتن زفرين تبع سر مسألة هزري مسألة فكري يعني بنمونه هذه الليكنيزيكية الجال تركيا بنمونه أفنو بيتن شد بين موقفات مازن بن بروشوفاي أنجي يعني همش لا هزري وبوا مسألة كعادية في جماهير لا مسألة سياسية كه مسألة فكرية بۆ نمونە هەر هێزی کوردستانیمان هەیە دەرگای داخستەوە بەسەر ڕۆژاوە یعنی هەر نەهێشتووە هیچ بڕوا بۆ ڕۆژاوە یا عزیێتی داونیا هین مەسەلە سیاسەکەی ئەگینا خۆزگە بۆ نمونە
من دوعامە کرد ئاواتمە خواست بۆ نمونەیە گرتووی ئیسلامی کوردستان وەکو عەدالە و تەنمەی تورکیا بووە ئەفکاری وا بووە بیرکردنەوەی بۆ سیاست و بۆ مەمەسمەیە بۆ ناوخۆی کوردستان نەگرێدراوی ئەو بووە مەسەل وەک ئاوا بیری لە سیاست بکردایەتەوە ئاوا بیری لە عیلاقەی نێوان دەعو و کاری سیاسی بکردایەتە ئاوا بیری لە کاری گشتی و جەماوەری بکردایەت وانین ئەمان مۆدێلەکەن یعنی ئەوان مۆدێلەکێترن لەبەرەوە خۆزگا یعنی هینی فکری هەبووە یعنی هینی فکری بۆ زۆر هەشە تەبیعی تەسیری ئەوەی ئەوانی ئیسلامی و ئەمانی ئیسلامی ئەویش بەشی خۆی تەسیری هەیە بەڵام بە پلەی یەکەم مەسەلە سیاسیەکەیە لەبەرەوە هەمان شت بۆ ڕعایەتی ئێرانیشەکان ڕعایەتی مەسەل بەغاشەکان هەروو چۆن حیزبەکانێت ڕعایەتەکەن ئیستەسنایەکی ئیسلامی نابینم لەم بارەیەوە زۆر هەچەنە هەندێک جا سۆشیال میدیای ئیسلامی هەندێک وێنەی غەڵەت لە خۆیان نەگرێ هەندێک وێنەی غەڵەت لە خۆیان نەگرێ وێنایەک لە ئیسلامیەکانەگرێ کە هێندەی مەسەلە ئیسلامیەکان لایەن میحوەرە و سەنتەرە مەسەلە سیاسیەکان و نیشتمانیەکان سەنتەر نییە بەس لە جەوهرە گەربینە سەر جەوهر و قسەکردن ئیسلامیەکان بە دڵنیایەوە تەقسیر و کەموکورتیان لەم ڕۆ هەیە بەڵام تەقسیر و کەمکوردێکە لە ڕووی سیاسیەوە دابەشە بێ بەسەر هەموو حیزبەکانە و بەشە گەورەکەشی بەر حیزبە دەسەڵاتدارەکانەکە دکتۆر لایەنێ نەتەوەسۆزیەدا و نەتەوایەتیدا بوو نمونە چەند لایەنێت ئیسلامی ڕاوایەتی بوو مەسەلا ئاینی بوو مەسەلا نەتەوایەتی دیتیە یعنی ڕاوەتیە پێم وایە کێشان پێم وایە کێشان لەو بارەوە نەما بێ لەبەرەوەی کە هەموو مەتاڵیبە قەومیەکان و داخوازی قەومیەکان ئێستا لە منهاجی خۆیانە هەیە و داواکاری هەنە و لە دەستورەکان و هەتا لە دەستوری عێراقا زۆر دیفاعیان کردەوەی کە لە دیفاع لە هەڵ لە فەدراڵەتی هەرێمی کوردستان پێم وایە کێشان لەو بارەوە نەبێ پێم وانەیە جیاوازی ئیسلامی کوردی لەوەیە بێ لە مەسەلە نەتەوایەتیەکانە بێ ئەگەر هەبێ لەوەی کوردستان چۆن ئیدارە بکرێت بۆ هەتا دەوڵەتی کوردستانیشە مەسەلە ئێستا مەشروعەیەکی ڕاستەقینە هەبێ بۆ دروستکردنی دەوڵەتی کوردستان پێم وانە ئیسلامیەکان دژی و مەشروع بن لەگەڵ یەبن بەجا دکتۆراکیان بهین هەر ئەم vێگیرێنەوە دەنجی بەس ئیسلامیەوە بە حتا دەپلانێ دیترێ دەست هەڵاتێکی کوعلمانینە دێپۆڤژی گیرێدن هەرێ گیرێدانە ئاینی ئەبنەت هەوایەتی و ینی ئەم نەتەوایەتیە خۆ نەبەس هەمە بژنی وڵا بە حەقەکەن هێن ترکۆژی دەولەتەخوای بلۆمەژی دەولەتەخەبیت ناوی ڕەنگی بەلکو ڕەنگی دیتر کو ئەم مەسەلەن بوونمونە پشبەندیە و پۆشخانەکە ئیسلامی ئاینی بوو مەسەلە ڕەوایەتی دام بنەتەوەی بنەتەوە کورد و بنەتەوایەتیە مە هەیە ئۆن بەداخەوە کە لە ناو تیاری ئیسلامیە تیاری قەومی کوردی مەشرە بیسلامی بوو هەتاکو ساڵەکانی چلەکان هەتاکو کۆتایی يعني هلا شعب عبد الله نهري بوشا محمود وبوشا سعيد وبوشا عبد السلام برزاني وحتى قاسم محمديش يعني قومي إسلامي إسلامي قومي نبمعنى إسلامي سياسي بمعنى إسلامي عدالة خوازة أخلاقية كردواري إسلامية كي خومان إسلامي قومي حتى بو جورج بو زيادة استقلالي بو صار بخو خواز بو يعني زيادة دعوة دولتي كردستان ومجورجته لاتش لكانوا بداخل وشي هي منيكر بسر وسطی فکری قومی کوردیە مارکسیەتە هەولێ چەپ هەمویە کرد ئەمە زۆر تەسیری خراپی کرد لەوەی هەم پەیوەندی نەتەوایەتی کوردی لەگەڵ دین تێکدا لەگەڵ ئیسلام تێکدا هەم پەیوەندینەتە سەقفی داخوازی و مەتاڵی بوشتی کوردی هێنای خوارە لە ئیستقلالەوە بۆ حکومی زاتی و بۆ لا مەرکەزیەت و بۆ ئەم جۆرەشتانە هەتا دوای دەیان ساڵ ئێستا باسی فدراڵێتەکەین ئەم جۆرەشتانە بۆیە حرەکەی قەومی کوردی خۆی بە متەئەسیر بوون و کاریگەربوون بە مارکسیەت لێپسراوی یەکەمە کە ئەم خەلفێتە مەخزونە قیەمیە تەئسیلیە تەبریریە گەورەی ئیسلامیەی تامیش کرد وای لێ کرد ئێستا ئیسلامیەکان جارێکی تر یعنی ئیش لەسەرە ماکەنەوە بەزەگەر ئەبێ کۆی حرەکەی قەومی کوردی قبوڵی کاتەوە کە بوعدێکی قەومیەتەکە ئیسلام تەشکیلێکە و دینەکانێتری کوردستان تەشکیلێکە ئەمە دەگەرهێنایەوە چۆن ئەبێ هەویەتی ئیسلامی بوعدێکی ببێ بە قەومیەتی کوردی ئەبێ هەویەتی قەومی کوردیش بوعدێکی ببێ بە ئیسلامی هەموو حرەکاتی قەومی و نەمازیجی قەومیە منتیقەیەوان جگە لە کورد لە کاتێکە کورد لە هەموو کات پێتوی زیاترە
لە هەموو قومیاتەکان لەبەرەوەی ئێمە دەوڵەتمان نییە لەبەرەوەی ئێمە زەختمان زۆرتر لەسەرە لەبەرەوەی ئێمە پێویستیمان زۆرتر بە تاعبێ توانا و تاقە و وزەکانی خۆمانەیە بە ئیسلامی و نائیسلامی و دەرد و ئەمانە و شەرعیەتێکی گەورەتر بین هەندێک جار بەناوی دینیشەوە مەسەل هەندێک خەڵک دژایەتی بۆ نمونە ئێستا لە ڕۆژاوی کوردستان جارجار بەناوی دینەوە دژایەتێکن هەندێک جار بەناوی دینەوە تەبیعی بەناوی دین حرەکاتی دینی نایە هەر خودی ئەم دەوڵەتە قەومیانە دینی استغلالەکەن هەندێک جار بۆ دژایەتی کورد بۆیە ئەبێ ئەمە جارێکتر من ئێستاکە لەو شتانە ئیشی لەسەرەکەم شووری لەسەرەکەم ئەوەیە چۆن ئیعادەی بینای مەزموونی حرەکەی قەومی کوردی بکەینەوە کە بۆ هەویەتی ئیسلامی بعدێکی قەومیەتی کوردی بێ و بۆ ئەم حرەکەیە بعدێکی ئەسیلی ئیسلامی بێ بۆی کە منسەجیب بێ لەگەڵ تاریخی خۆیە لەگەڵ توراسی خۆیە لەگەڵ واقعی خۆیە و ببێتە عمق و قوڵاییەکی شەرعیەت پێدان و وهروەها تعبی ئەو تاقەی توانای ئینسانەکانیش بۆ نمونە ئێمە ئێستا لە کۆمەلگای ئێمە دین بەهێزە پێشمەرگە کاتێ دیفاعەکە ئەبێ بەو ئەندازەی لە ڕووی قەومیەوە شەرعیە دەدەی بە مردنەکەی ئەبێن پێشمەرگە دڵنیا بێ لە ڕووی دینیشەوە مردنەکەی شەرعیە یعنی مردنەکەی شەهیدە لەو پێناوە بۆیە کاتە داعش هاتە ڕووی کوردستان دروشمی ئەڵڵاهو ئەکبەریان بەرز کردەوە هەندێک لە پێشمەرگە تووشی تەرەدود بوون ئایا کرێت دژی ئەمانە بوەستیتەوە فتوای زانا کوردەکان و مسلمان زانا عولەما دینیەکان تەئسیری هەبوو لەسەرەوەی ئەبێ ئەم حرەکەی قەومی کوردی جارێکتر وەکو شێخ عەبدولسەلامی بەرزانی وەکو قازم محەممەد و ئەمانە ئیسلامی میلی بێ قەومی ئیسلامی بێ بەو مانایە من پێم وایە ئاما زۆر خزمەتێ قەومی ئیسلامی دموکراتی قەومی ئیسلامی دموکراتی ئەبێ ئەم سێ بعدی سێ ڕەهەندی هەویەتی وەتەنی ئێمە پێکبێنن پێم وایە خزمەتێکی زۆر گەوراکەین و ئەمە نەقسێکی گەورەیە لە فکر و حرەکەی قەومی کوردیە جا دکتور وەک لانی هەزریدا و لانی فەقیرجیدا ئەهری چیاندا گونجاندنێک بهێتەکردنی ئانە یعنی خۆی شعر خۆی خەڵکی کوردستان شێخ عەبدوڵڵای ناری گەورەترین شێخی نەقشبەندی بووە لە هەموو کوردستانە لە سەردەمێکە ئەوەی کردووە خلافەتی ئیسلامیە بووە خەلیفە بووە خەلیفی عوسمانیە بوو ئاسڵە نەموت ئەمانە درۆکەن لەگەڵ ئیسلامە 500 ساڵە درۆکەن لەگەڵ ئیسلامە ڕۆحی باوک و باپیرانی ئێمە داوامان لەیەکەن یەکگرین خۆمان لە زوڵم و زۆری ئەمانە ڕزگارکەین و دەوڵەتێک دروستکەین یعنی کە ئەو کێشەی نەبوو بێ دوایی مەسەل شێخ عەبدولسەلامی بەرزانی شێخێکی گەورەی نەقشبەندی بۆ هیچ کێشەی هەبووە مەسەل شێخ مەحموود هیچ کێشەی لەم بارانەوە هەبووە بەسەر شێخ سەعیدی پیران ئیسلامی سیاسی و عەلمانیەت کێشەیان دروست کرد هەردووکیان عەلمانیەت و ئیسلامی سیاسی لەمڕۆ هەردووکیان کێشیان بۆ قەومیەتی کوردی دروست کرد ئێستا وردە خەریکین جارێکتر بەهۆی حیوار ئیسلامیەکان خۆیان گونجاندووە لەگەڵ واقع و بیئەی قەومی کوردیە عەلمانیەکانیش هەندێک خۆیان گونجاندووە بەڵام ئەبێ زۆرتر خوب گونجێنن ئەبێ لە ڕووی لە بعدی لە مەنزوری مەسلحەت و بەرژەوەندی موجەر قەومیەوە بیر لەوە بکەنەوە چۆن قیەم و بەهای ئیسلامی متور بکەن تەطعیمکەن بە حرەکەی قەومی کوردی بۆی کەوتمان عمقێکی زۆرتری پێبا لە کۆمەلگای کوردستانی و بەشێ لە ئەو ئەزمە ئەخلاقی تووشی بووە بەهۆی درێژە کێشانی ناکۆکی و نیزاعی ناوخۆ و بەهۆی فەساد و گەندەڵی و خراپ بەکارهێنانی دەسەڵاتیەوە کە ئەم حرەکە و فکرە قەومی تووشی ئەزمە کردووە لە ناو خۆیە و سەقافە ڕۆشنبیرینەتەوەی ئێمەی تووشی تەناقۆزی داخلی کردووە ئەبێ سوود لە ئیسلام وەرگرن ئیسلامە ئەخلاقیە کوردەواریەکەی خۆمان بۆ دووبارە بیناکردنەوەی ناوە و تەوحیدکردنەوەی ئەم سەقافە و یەکگرتنەوەی لە ناوخۆیە دکتۆر هەندێک ڕامزت هەین گەلای جۆرە بگەین ڤەت هێنا دیتنی یعنی ئەو ئەبخو گەلێک مازنژی بەس هەندی تێنە دیتنێ دینی نهێنە دیتنێ کوردی ئەە دیتنێ ئیسلامی هێنە دیتنێ کورد وەکی ساڵح الدینی یعنی مەسەن شتێکی گەلێکی سەیر ئەوانی کە وڵاتی تورکیا زنجیرە درۆماکە هات یەکێکی سەر ساڵح الدینی و توێرێ دەوەسۆی هات یەوێنەوەکردنی کە ئەنەه ساڵح الدین بەرهەمێ دەولەتە زەنکیە حەکەیە مازنجی بیت ئێمە یە تورکۆیە اش مازنیە دەولەتە تورکیە یا زەنکیە حسێبێکی وێجا بۆچی مە الهەرێمێ ئەوە هەنێ نەبووە یعنی مە ئیمکانیات نینن مە نەڤیۆیە بێت چەندە هەنێ بکەین پێش هەموو شتێ یعنی سەلاح الدین ئێمە زۆڵمێکی زۆرمان لێ کرد بەداخەوە لەبەرەو متەئسیر بوونەمان بە حرەکەی قەومی بە مارکسیەت و هەندێک تەتەڕوفی قەومی ئەم جۆرە شتانە و لاوازی خەلفیەتی معریفی فکری قەومیمان
ئێمە فکری قەومیمان زۆر نەناسیەوە یعنی ئێمە هەندێک شیعاری قەومیمان ناسیوە ئەی ڕەقیب و پێشمەرگە و مەسەل حکمی زاتی و هین و ئەو ئێستا قەومیەوە نییە یعنی شتانەی تێە بە شتی زۆر سەطحین شتی زۆر هین قەومی ئێستا منەزیری هەیە فەیلسوفی هەیە فکری هەیە سەددانینی هەیە وتم من هەر لە کتێبخانەکەی منە ڕەنگە زیاد لە 100 مەزدەرم 150 مەزدەرم لەسەر فکری قەومی لە کتێبخانەکەمانە هەبێ لە کتێبخانەکەم هەبێ کە من خۆم نزیکەی 2200 لاپەڕەشم لەسەر قەومیەتی کوردی نووسیوە کە لە دیدێکی نوێ چۆن میلەتێ بیناکەی چۆن نیشتیمانە بیناکەی چۆن نەتەوەی بیناکەی چۆن حرەکەتێکی قەومی ئیداراکەی یان حزب زۆر زەربەی داوە لە ئێمە لەژێر تەسیری ئەو خەلفێتە مارکسی و چەپ و ئەو زوعفی معریفەی قەومی و فکری قەومی و ئەمانە و ئەو زەخت و زۆر و زڵمەی لێمان کرا قسەمانەوەت بە سەلاحەدین جنێومانەوەت بە سەلاحەدین لە کاتێکە نەتەوەکانی دەوروبەرمان شەڕەکەن لەسەرەوەی خۆ بکەن بە خاوەنی سەلاحەدین عەرەب چەندین هەوڵیاندا سەلاحەدین بکەن بەی خۆیان مەسەل تورکەکان ئێستاوەتە بە فلیم بە زنجیرە فلیمیانەوە بیخەنە لاوەعی خەڵکیەوە کە سەلاحەدین هی ئەوانیش نەبێ ڕۆڵەی ئەوانە لەژێر تەسیری ئەوانە دروست بووە خۆشبەختانە دەوری 10 ساڵێکە بێ ئێمە مراجعەیەکمان کردووە بە خۆداچوونەوەیەکمانەیە یعنی سەلاحەدین هاتوۆتەوە ناو ڕۆژەفی کوردی تۆزێ تەنیب زەمیرمان بۆ دروست بوو هەچەنە هێشتا کۆمەڵێ موسەقەفی پاشخان چەپ و معریفە لاوازی قەومی هەیە کە احترام بەس بە شێوەیەکی عام خۆشبەختانە دەوری 10 ساڵەکە ئێستا سمپۆزیۆم کۆنفرانس یعنی زۆر شتە گیرێ بەرنامە گیرێ لەسەرەوەی کە گەورەترین مەزنترین ڕەمزی قەومی مێژووی ئێمە لە تاریخە سەلاحەدینی ئەوروبیە ڕەمزێکە لەسەراستی بەشەریەتە لەسەراستی عالەمە لەسەراستی جیهانیە جاجارە من لە زانکۆی سۆران کە سمپۆزیۆمێکانە بوو لەسەر سەلاحەدین و منیش یعنی بەشداریم تێدا کرد لە مشارەکەم تیا کرد لە وتیان بۆ کورد خۆی قسەی وتۆ بە سەلاحەدین وتم لەبەر ئاریشە و مشکلەیەکی زۆر کەم لەبەرەوەی سەلاحەدین ڕەمزێکی زۆر عەزیم و گەورە و عالەمیە حرەکەی قەومی کوردی متەئەسیر بە مارکسیەت داوای حکومی زاتی و لا مەرکەزیەتی کردووە ڕەمزێکی ئەوەنە گەورە بەم حرەکە بچووکە استیعاب ناکرێ بەم داواکاریە بچووکانە استیعاب ناکرێ یەکێ ڕەمزی سەلاحەدین بێ داوای دەوڵەتی کوردستان کە حرەکەیەکی گەورەیە بێ فکرێکی نازیج و پێگەشتوی قەومیە بێ خۆشبەختانە ئێستا هەر ئێستا لە سلێمانی دامەزراوی عەلەکە کەریمی عەلەکە کە کەریمی عەلەکە وەزیرێکی مەسیحی بووە لە حکوومەتەکەی شە مەحموودە وەزیرێکی مەسیحی بووە لە حکوومەتەکەی و ئەو دامەزراوەیە بە ناوی ئەوەیە ئەو دامەزراوەیە کە خاوەنەکەشی پیاوێکە یعنی کاتی خۆی چەپ بووە ئێستا بەس پیاوێکی وەتەنیە پیاوێکی یعنی خۆشەویست کوردستانی خۆشەوێ ئێوەی خزمەتی وڵاتەکەی خۆی بکە ئیشەڵا هەر لە ماوەی کۆنفرانسێکیش لەسەر سەلاحەدینی ئەیوبی لە سلێمانی بەڕێوەچێ شتی تریش لەسەر سەلاحەدین هاتۆتەوە ناو ڕۆژەفمان ئەوە نیشانەی لاوازی معریفەی قەومی ئێمە بووە و پێداویستیەکانی دروستکردن و ئیدارەکردنی حرەکەیەکی قەومی و چۆن مامەڵە لەگەڵ ڕەمزەکان و تاریخاکەین پەیوەندی بۆ زۆرە شتێ ئێمە بۆ بەداخەوە دکتور ئەس بۆ هەمی کێموکۆسیێت لانێت ئیسلامی هەی الهەرێمێ تو چۆت بینی هەرێ دێ لانێت ئیسلامیت پۆشە ڕوژێک هەبیتن ئۆنە بەردۆمیدۆم vê ئەوانیکە هەی ئۆنجی دێ بنە مەسەن حزبێکا کورد بێن هەموو دێ هەرمینن قۆڵ بێخودۆ و دێشتی چاپۆلێ هێن کوردستانی مەسەن وەکی منەوێت ناوی بینە مەسەن حزبێت هەین تۆریخێژی گەلێک تۆریخەکە زڕۆژی هەی بەس پاکەێژی مەسەن کە بچنات پەرلەمانیشدا کورسیکێکێژینەوەینە جاتت بینی پۆشە ڕوژەوە ئیسلامیە وی دەست و دۆرێ هەی دێچۆبیت جارە ناتوانین بە تەواتی باز لە پاشە ڕۆژێ بکەین چکم نازانینە و پاشە ڕۆژە بیزەبت و کتومت چییە ئایا هەرێمی کوردستانە بێ بە دەوڵات خوا نەخواستام هەرێمەش تووشی ئاریشە و کێشا بێ ئایا حکم و نموزەجی حکم لە دوا ڕۆژی کووردا چی لێ دێ منتیقەی شەرقی وسەد بە عام تەغیراتەکان چیان لێ دێ ئەوە لە شوێنەکە ئێمە ناتوانین بەڵام بە شێوەیەکی گشتی لە چوارچەوەی معتەیات و یعنی شتەکانی ئێستایە پێدراوەکانی ئێستایە ئەگەر بەم ئوسلوبە ئێستایشکان هەروەکو ئێستا بن حزوریانە بێ ئامادەیانە بێ بەڵام گەورە نابن گەشە ناکەن یعنی لە بازنەیەکی داخراوە مغلقا دێن وەچن و تەسیری سەقافیانە بێ تەسیری هەویەتیانە بێ بەس تەسیری سیاسی گەوریان نابێ و گەشە ناکەن بەم جۆرە ئێستا و لە چوارچەوەی معتەیاتی ئێستا و بەم ئوسلوبە و بەم قیادە و بەم خیتابە ئێستا پێم وابێ هەرەمە ئێستا بن زۆر چاوەڕێی گەشەکردنیان لێ ناکرێت
دکتۆر پرسیارە کۆیترە هەی ئیسلامی و ئۆپۆزیسیون یالا جۆرە هەیت بێنێ ئیسلامی هەمی گۆڤەدۆرێنی وێگرتی نەلڤیلۆینە نەلدا سەڵۆدێنە نەلۆی ئۆپۆزیسیونێنە ئەوێژی کۆرتێکرە ناکردە سەر هەندێک و ینی ئیسلامی و گەشەکردن ئەبخوانە دیت بیتن یعنی بەشێکی وایە لە ڕابردووە تاسیری کرد لە ڕابردووە تاسیری کرد ئیسلامیش لەبەرەوەی کە ئیسلامیە لەبەرەوەی وێنەی ئیسلامی شاشی لێسراوە دایم ترسێکی ئەمنی هەیە دایم مخاوفێکی ئەمنی هەیە دایم مەترسەیەگەر لی درێ لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن سوڵتەوە دایم بیر لەو بابەتوشتان متهم نەکرێ کە ئەبێ بەهۆی تێکدانی وەزع لە هەرێمی کوردستانە لە ئێستاشە بە قەنەعەتی من هەچەند ڕادیکاڵیش بن هەچەند توندش بن هەچەند دارەکە لە نێوەڕاستیشان نەگرن زۆر تەئسیری نابێت بۆ سەر پێگە و دەنگیشان لەبەرەوەی تا ڕادەیە وەک خیارێکی سیاسی لە زەهن و بیرکردنەوەی خەڵکیە زۆر وجودیان نەماوە یعنی وەکو بڵێ خەڵکی زۆر وەک خیارێک سەیریان ناکە بۆ نمونە عقوبەی پارتی وێکێتی بە وەک بەدیلێ وەک سزایە ئەمە ئاریشەیە بۆ بەردەم قیادەی ئیسلامیەکان بۆچی وای لێ هاتووە بۆچی وایە بۆچی جەماور بۆ جۆرا ڕوانێ بەس بە قەنەعەتی من ئێستا توندیش بن تەئسیرینێ ئەوە بولانە دیترێت و پۆزیسیونێژی هاڕۆستە ئەم باسیت ئیسلامی وڵا من هەر خۆی لە ئەسڵا من پرۆژەیەکەمێ هەر بڕوان بۆ ئۆپۆزیسیۆن و دەسەڵات نیە لە کوردستان بوو لەبەرەوەی خۆی لە ئەسڵا ئێمە سوڵتەمان نیە ئەمە دەسەڵاتی ڕاستەقینەمان نیە لە کوردستان ئێمە کانتۆنمانە ئێمە هەرێمێکی یەکگرتومان نییە ئەمە هێشتا هێزی چەکداری حیزبیمانە هێشتا عیلاقاتی حیزبیمانەیە هێشتا ناوچەی مسەیتر و کۆنتترۆل کراوی حیزبیمانەیە تۆ کە دەسەڵاتێکی مرکزیت نەبێ کە تۆ حکوومەتەکەت دەسەڵات و سوڵتەی بەسەر هەموو وڵاتەکە نەبێ کە تۆ سەرۆکی هەرێمت ڕەمزی یەکێتی خاک و خەڵک و وحدەی کوردستان نەبێ کە تۆ مؤسساتت هەمووی یەک کەس ئیداری نەکا و مەسەلەوانی یا ئیداراکرێ لەژێر هەیمەنەی ئەوانە بن تۆ باسی ئۆپۆزیسیۆنی شێک هیچ شانست لە بەردەمانیە بڵێ وەڵام من تەداولی سوڵتاکەم لەدەر شتیوان نییە یعنی ئەو زمینانە هیچ نییە بۆیە من مەشروعێکم پێشکەش کرد پێش ساڵە لەمە پێش 2 ساڵ لەمە پێش کە ئێمە پێویستە واز لەم دەسەڵاتی ئۆپۆزیسیۆنە بینین لەبەرەوەی دەسەڵاتمانی یەکێتی و پارتی خۆزگە دەسەڵات بوونایە لە ناو خۆیانە ئەوان کێشیان لە نێوان خۆیانە زۆرترە وەک لە سوڵتە و معارەزە یعنی جاری وایە جێگری سەرۆک وەزیران ساڵێک ناچێت بۆ دەوام بۆ هیچەکەی خۆی یعنی دنیای ئاریشە و کێشیان لەگەڵێکە هەیە کە ناگونجێن لەگەڵێکە ئیتر خۆزگە ئێمە سوڵتەیەکمان هەبووە خۆزگە دەسەڵاتێکمان هەبووە خۆزگە مرکزیتێکمان لە کوردستانە هەبووە کە ئێمە ئەمەمان نییە ئەبێ سوڵتە و هەچی حیزب لەم کوردستانە هەیە بە معارەزە و بە دەسەڵات و هەموو ئەمانە ڕێککەون لەسەر مەرحەلەیەکی ئینتیقالی لە کوردستانە ماوەی 4 ساڵ بۆ 6 ساڵ دەستوری قرارکەین هێزی هەفتاوەشتانە هێڵین زۆنی زۆر و سەر دێڵین کوردستان یەک دەسەڵاتی مرکزی تیاابێ هەرێمێکی یەکگرتومانە بێت دوای ئەوەی کام شتانەمان کرد کە دەسەڵاتمان دروست کرد ئەنجا بیر لەوە بکەینەوە هەندێکمان معارزە بێک و هەندێکمان دەسەڵات بێت دوای ئەوەی چەک بێلایەن بوو دوای ئەوەی پێشمەرگە هێزێکی مؤسساتی بوو سەرۆ حیزبی بوو دوای ئەوەی عیلاقات نیشتیمانی بوو دوای ئەوەی حیزب بوو نەک حیزب خۆی دەوڵەت و نەتەوە و هەموو شتێک بێ یعنی حکوومەت واجهەی حیزب بێ نەک حیزب لەنا حکوومەتا دەسەڵاتیە بێ دوای ئەوەی ئەم شتانەمان کرد ئەو کاتێ ئێمە هینکەین ئەمە ئیستحقاقی مەرحەلەیە ئەمە بێ لە ڕووی نەتەوەی ئێمە مؤسسات دروستکەین دەسەڵاتی مرکزی دروستکەین دەستوری قرارکەین کۆمەلگای سیاسی دروستکەین ئێنیمانە بۆیە دەسەڵات کە دروستە بێ لە سەرنجامە بەرەنجامی کۆتاچی دروستەکە یا ئەس دروستەکە ناومێدی دروستەکە مەشروعێک سپارە بێ شعارێک سپارە بێ ڕەمزی سیاسیەک سپارە بێ دوای خەڵک ناومێتە بێ و هەڵەوەشەوە ڕۆ گۆڕان چی لێ دکتۆر بەرهەم چی لێهات مەسەر ڕەنگە خەڵکی تریش هەما مەسیری هەبێ لە داهاتوە لەبەرەوەی بیئەکە هی ئەوە نییە یعنی بیئەکە هی ئەوە نییە کە تۆ شانست هەبێ بڕۆیتە پێشەوە لەوە لە پەرلەمانی پەرلەمان دەسەڵاتی چییە يعني پەرلەمان لە کوردستانە دەسەڵاتی بەسەر حکوومەتی چیە بەتەس دەسەڵاتی تەنفیزای چی هەیە هەر ئەوتە نیشە و هیچ تەسیری نییانێ يعني پەرلەمان سێ شولی ڕئیسی هەیە ئیقرار قانون دەرەکە مراقبەی سڵتەی تەنفیزیەکە ئیقراری موازنەکە دە ساڵ ئێمە نەموازنەمان هەیە ئیقراریکەین وەنا پیاوم هەیە مراقبەی سڵتە هێنیکە دەسەڵاتی تەنفیزیکە نییە هەڕا هەن ناوە
یعنی ناو کەوتە لە 3 شولی پەرلەمان 2 شول نییە معارەزە چێکە لێ ئەنجا هەر زۆریشی بۆ دەتوانی سەرۆکی پەرلەمان نەهێڵی بێت بۆ هەولێر داوام نابێ ئەوە واقعی کاری سیاسیونی ئێمە زۆر ئەرکی پێشووی ترمانەیە ژێرخان بنیەی تەحتی دیموکراتی دروستکەین کە یەکێ لەوانە گەلە ئێمە گەلمان نییە ئێمە گەلی کوردستانی باشوورمان نییە کە پێناسەکەی لانی کەم ئەبێ 3 شەرتی تیاوێ هەموو گەلەگەوێ 3 شەرتی تیاوێ الشعور المشترك الأهداف المشتركة الهوية المشتركة يعني إما همو خلقي كردستان إحساسي شعوري مشترك وهدافي مشترك وهويكي وطني مشترك معناه كهمو من جمكا وكوكاتا ولا تشوارتشيويا أجروا مان بويا دا صلاتك يجرتو معنا هرميك يجرتو معنا تشسماو معنا ديدي ورؤياك وهلوست وموقفك مشترك وهو باش معنا بولا بغا برامبر تركيا بو جورا برامبر إيران بو جورا برامبر ناخو بو جورا نيمانا بۆیە تۆ بێ ژێرخان دروستکەی حتا ئەگەر ئۆپۆزیسیۆن بی ئەبێ ئیز لەسەر بنیە تەحتی و ژێرخانە بکەیت نار تەنها باسی گەندەڵی وا و پارەوە بۆ گەندەڵی چارەسەر ناکە خەڵک ناومێ دەبێ خەڵک دارسوێ تۆش ڕەنگە 2-3 کورسی پێنی بەس گەندەڵی چارەسەر نا لەبەرەوەی شروتی عیلاجی گەندەڵی نییە لەبەرەوەی من کە لە حکوومەت بووم وەرەقەیەکم لە ئەنجومەنی وەزیران خوێنەوە باسی ئەو شەرت و مەرجوبی ئەم کرد کە ئینتاجی گەندەڵیەکە لە کوردستانە ئەبێ ئەو شەرت و بی ئەی ئینتاجی گەندەڵێکا لە کوردستانە ئیش لەسەر ئەوە بکەین نەهێڵی نەگیش لەسەر نەتائیج و سەرخان و یعنی بنیەی فەوقی و ئەم جۆرە شتانە کە بۆ چارەسەر ناکەن وای دکتۆر حەدیث گەلتا و ئۆفتن گەلتا یا خوشە و بەردەوامی پێدۆن جارە خوشە بەس پا تلانێت ئیسلامی داوایک هەزرا عام و گشتیمە ئەگوت بەنهێدی بچێک دۆ بۆ ئەبێت وێژێک بکردن جا دیماهیک پەیوەتە کوایکە تو پەیوەکێ مسحتا که آنجی آموزگاریه که الاسلامی بکی الکردستانی ده چه بیدن ئیسلامی شتی زۆری کردووە لەوەی کە خزمەتی وڵاتەکەی کردووە خۆی گونجاندووە لەگەڵ داوانەتەوەکانە لەگەڵ داوانەتەوەیەکانە لەگەڵ واقعە پەراوێزە و هاویشمە دیموکراسیەکە بەڵام لە نیوەی ڕێگایە قۆتازەکردنەوەی تەنها لە 150ە و ئەوەی کردویانە تا ئێستا لەمە زیاتر بڕناکات نەمە زیاتر ناتوانێت ئینجازاتی هەبێ ئوسلوبیان خطابیان شێوازیان نەمەتی قیادیان ئیستنفاذ ئەوەی تااقەتی هەبوو بێ و توانایە بۆ کردویانە ئەگەریانەوێ دەوریان زیاتر بێ کاریگەرین زیاتر بێ پێشکەون ببن بە قووەت لە کوردستانە ببن بەهێز لە کوردستانە و تەسیرێکی گەورەتریانە بێ ئەبێ دووبارە خۆیان تەسیسکەنەوە خۆیان بیناکەنەوە ئەبێ لە حیزبی ئیسلامی لە کوردستانەوە ببن بە حیزبی ئیسلامی کوردستانی ئەبێ خطابە نەتەواتیەکەیان بەهێزترکەن ئەبێ مشکلەی دەعو سیاست چارەسەر بکەن ئەبێ نەمەتی قیادی بگۆڕن ئەبێ ئوسلوبی ئیشکردنیان بگۆڕن بالقوە ئەتوانن بیکەن بەس بالفعل نازانم والحاصل ئەگەریانەوێ دوار ڕۆژێکی کاریگەرتر و جیاوازتریانە بێ بە ئوسلوبی ڕابردوو تاقی کرایەوە تەجربەکرا هەچی پێکراکراوە لەوە زیاتر ناکرێت ئەبێ دووبارە خۆیان ئیعلانکەنەوە خۆیان تەسیسکەنەوە لە چوارچێوەی ئەو واقع و ئەو ئەهدافە نوێیانەی هەیە و ئەو واقع نوێش کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕێوەیە کە مەرجنێ لە قازانجی ئیسلامی بێ پێ خوشحاڵ بووین و سپاسیۆتە بکەین بۆ وێ مێفانداریە و ئاختن گەلتە زۆر بەخێر بێن هیوادارین کە بیسەرەکانمان لە بادینانە و بینەرەکانمان ڕازی بۆ بن لە قسەکانمان کردیشم بە عەرەبی کوردی بۆی کە زۆرتی نامن کوردێکی زۆر پەتی قساکەم کە سۆرانیەکانی جاری وایە کێشەی تێگەیشتنیانە ئیشاڵا ڕۆژێ بێ کە کوردستانێکی ئاودان و سربەخۆم و سربەخۆترمانە بێ ئیشاڵا گەن بە دەوڵەتی کوردستان لە داهاتووە ئیشاڵا ئیسلامیەکان ڕۆڵێکی گەورەترێ بینن ئەلمانیەکان هەمووشمان پێکەوە سەرکەوتووە بین کە لەسایی دەستورێکی تەوافقی هاوبەشە وەکو کوردستانی و خاوەن کەرامەت و لەسایی یعنی نموزەجێکی جوانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئیشاڵا هەمومان وەک خاوەن کەرامەت بژین نموزەجێکی ئیسلامی دیموکراتی قومی کوردی لە کوردستانەوە پێشکەش بە هەموو جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستکی ئیشەڵڵا واسەبیتە سەرچاوە زۆر سپاسیەوە بۆ بینەریەوە و حەتانی کە هین گەلمەدا تەماشەبان بوون